کارێکی پێ کردم. وە کامێرام ڕۆشن بیر و خەق پەروەرین دەربەستین ئێمە ڕێبواری ڕێزانستین ڕۆشن بیر و خەق پەروەرین دەربەستین ئارەقی ڕەنج بۆ ئازادی ئەڕێژین ئاسۆی ڕوونی خۆری دەشتی ڕۆژین ئێمە ڕێبواری ڕێزانستین ئێمە ڕێبواری ڕێزانستین بۆ پێشوازیتان چەشنی کامیابی جەبکە دڵی ڕێز هەموو دەست لەسەر چاوی ئەمڕۆ ڕۆژی 16/2/2017 هەستاین بەکردنەوەی قوتابخانەکەمان قوتابخانەیەکی نوێیە ساڵی ئیمساڵ دامەزراوە بە خێراتنی خات و شاناسخان ئەکەین لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژئاوا مامۆستا کەمال کە هاتن بۆ مەراسیمی کردنەوەی قوتابخانەکەمان. ئەم قوتابخانەی ئێمە ئیمساڵ کراوەتەوانێ قوتابخانەیەکی کچانە.